او پێشمەرگەیان بریندار کۆ بە مەبەستا چارەسەرکردنی هەنارتینە تورکیا لە لوی وڵاتی بێڕێزی هەمبەر هاتیەکردن و هەندێکین دینجی بێچارەسەری ڤەگەڕاندینەوە. وەزارەتا پێشمەرگێژی ڕاگەهاندیە ئەو داواگەهدارن لەسەر وی بابەتی و بەلێ چ پێ نایەتەکردن بە مەبەستا چارەسەرکردنا برینداران دێ شەڕێ دژی داعشدا بەڕەوانی کردە. وەزارەتا پێشمەرگەیە حکومەتا هەرێما کوردستانی دیار دکرد تانوکە بە دوو وەجبان زێدەتری سەد پێشمەرگان هەنارتینە تورکیا بەلێ بەشێک ژوان پێشمەرگەین بریندار دیار دکەن بێڕێزی هەمبەروان هاتیەکردن و هەندێکین دینشی بێچارەسەری زەڤرینە هەرێما کوردستانê. مقدم دلێر فەتاح لە هێزا پێشتەوانیا دوو و جێگirê ئامرێکەتی بە ئاماژە بووێ چەندێژی کردە لە نەخۆشخانەیەن تورکیا بە خەمساری تەماشا کردە و چ چارەسەری لێ نەکردە. ناوبری دیار دکەتن ji لای کارمەندên نەخۆشخانەیەکî بێڕێزی لە بەرامبەر هاتیەکردن و ji bilî wê çendê li destpêkê digel min gotiya çareseriya te dêkeyn û piştî hîngê gotiya çareseriya te li vêre nîne. Dilêr Fetah li heyva deheya sala 2014 li navbera Xaneqîn û Celewlab bombeka çandî pêve dipeqît û dev û çavên pêtwî lê berdikevin û li nûke çareseriya pêtwî hatiyekirin û bû çareseriya dev û çavê xwe pêtivî bê ji dervê welatiya û pêtivî bi pareyekê zor e. هاتیە خەملاندن بێ 20,000 دۆلاران لێ دەستپێکا شەڕێ داعش لە ساڵە 2014 و تانوکە 1654 پێشمەرگە شەهید بووینە و 9707 پێشمەرگە بریندار بووینە. 602 پێشمەرگەین دیجی بێسەر و شینن. بەختیار جەبار پێشمەرگە لە لیوا ئێک یا پاراستنا سلێمانیە ئێکێ دیترە ژەوان پێشمەرگانیان چوونە وڵاتی تورکیا و لە هەیڤا سیا 2015 دا لە تەللوەرد بریندار بووە. نێزیکی چ ڕۆژان لە نەخۆشخانەیە چاک و لە ئەنقەرا تورکیا ماینە. ناوبری ئەو چەندەژی دیار کرد ئەم بوو چارەسەریە چوبوون بەلێ تورکیا چەک لە مەڕا کرد و لێکۆلی لەگەڵ مەدا کرد و پرسیار ژمە کرد هین پێشمەرگên پێدێنە و چوینە کوبانێ شەڕی بکەن.